بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. بنراني برزو خوشويس مسلماناني عزيز لهر شنو هر جگايا كان السلام عليكم ورحمة الله وبركاته. بخوش حالي ولم كاتو ساتدا ونزيكي كاتي بارشي وبخزمتنا شادة بينا وبهواي رضامندي خواهي قورو پروردگار وسود من بني ايوي برزو خوشويس لبابتكاني امرنامي خوشويستان. ئەوەی کە من ئەمێ باسی بکەم ئەمشەو باسی هیممەت بەرزی ئەکەین. هیممەت بەرزی ئەوەیە کە وەکو زانایان ئەفەرمون ئینسان لە هیممەتدا دەبێ بە دوو بەشەوە. یەکیان ئەوەیە کەسێک قودرەت و توانا و مەهارەتی هەیە کارێک بکە ڕاناوەستێ قودرەت و تواناکەی خۆی خاتە گەڕ و ئیشی پێیەکا و دەبێتە سەرمەشق و خەڵک چاوی لێ ئەکا و خۆشی دەرەکەوێ. ئەمەیان پێ ئەوترێ عەظیم الهیممە ئەو علو الهیممە. ئەمە پێ ئەوترێ هیممەت بەرز. کەسێکی تر لە توانایدا هەیە ئیشێک بکە بەڵام بە بیانووی ئەوەی کە ئەڵێ ناتوانم و ئێستانە و کاتێکی تر و بە من ناکرێ، ئەمەشیان پێ ئەوترێ کەسێکی هیممەت نزم. لە کوردواری خۆشمانە پێ ئەڵێن تەوەزەل و تەمەڵ. کاتە شتێک نییە لە دەستی ئینسان دەربچێ، هەر شتێک ئینسان بێوێ بتوانە بیکە ئەیکە، بەڵام مهمە ئینسان هیممەتی بەرز بێ. کاتێک ئینسان هیممەتی بەرز بوو پلەکانی بەهەش بەدەزەهێنێ. بۆیە خوای گەورە و پەروەردگاری جەلە جەلالوهو هانی ئینسان ئەدا بۆ ئەوی بەردەوام هیممەتی بەرز بێ. وەکو لە سوورەی ئالی عیمران خوای گەورە و پەروەردگارە فەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. خوای گەورە و پەروەردگار جەلە جەلالوهو ئاگادارمانەکە و ئەمرمان پێەکە کە ئێمە پێشبڕچێ بکەین، منافەسە بکەین بۆ ئەوەی کەوا خۆ لێخۆشبوونی خوایی بەدەستبێنین. ئەو لێخۆشبوونەش چی پێوەیە؟ بەهەشتێک کە پانتاییەکەی بەقەر ئەرز و ئاسمانەکانە. ئەگەر تەماشای هاوڵانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی السەڵات وەسسەلام، یەکێک لەوانە عومەیری کوڕی حەمامی ئەلئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کاتێکە لە جەنگی بەدردا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمی قوموا إلى جنة عرضها السماوات والأرض، فەرمی هەستن بڕۆن بۆ بەهشتێک کە پانتایەکەی بەقەر ئەرز و ئاسمانەکان، وەکو چۆن خوا فەرمی وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمی دەی هەستن بڕۆن بۆ بەهشتێک کە پانتایەکەی بەقەر ئەرز و ئاسمانەکانە. عالم كاتو ساتيا عمري كر حمام رضا ورحمتي خوالي بفرمي يا رسول الله جنة عرضها السماوات والأرض، بهشتك أي بيغمبري خوا بهشتك بانتاكي بقر أرزو آسمانا كان؟ قال نعم. بيغمبر عليه الصلاة والسلام فرمي بله. أي عمري كر حمام بله بانتاكي بقر أرزو آسمانا كان؟ فرمي عمير فرمي بخ فرمي به لم قازان جاوريه. باشان بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرمي ما يحملك على قولك بخ. أي عمري كري حمامي أنصاري تشيا وعلي بخ تشيما بس تشيا وعلي. أبيش فرمي أي بيغمبري إخوة عليه الصلاة والسلام لا والله يا رسول الله إلا رجاءة أن أكون من أهلها. فرمي نا أي بيغمبري إخوة ما بس تنها لويك من أمويل لأهلي بهجب سيري أم همت برزيا سيري أم غيرة بياوتي ومرداتيا. هل الدنيا دا كاتك بيغمبري إخوة عليه الصلاة والسلام باسي قوري وخوشي بهشتي بوكا لەوەی کە لە خوای گەورە و پەروەردگاری وەرگرتو ئەم ئێستا یەکێک بێ لە ئەهلی بەهشت. بۆیە پێغەمبەری خوش عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمووی فەئینەکە من ئەهلیها. فەرمووی ئەی عومەیری کوڕی حەمام تۆ یەکێکی لە ئەهلی بەهشت. ئەم نیعمەتە گەورەیە، ئەم موژدە خۆشە. پاشان عومەیرە هەستا و بە چەندرکە خورماکەیەوە بەڕێکەوت چەندن کە خورمایەکە گرتووی بەدەستی و ئەویست بیخوا هەستا و بەڕێکەوە بەڵام دن کە خورماکانی نەخوارد. فەرمیە هەتا ئەمانە ئەخۆم زۆری خایەنێ چەندێک خورمایەک سێدەنێک خورما بەدەستی و ئەگەر بیێ بیخوا، یعنی ئەگەر زۆر بە کاوەخۆ لەسەر خۆش دن کە خورماکان بخوا 2 دقەی پێچێ، دقەیەک 2 دقیقەی پێچێ دن کە خورمایە بی خاتە دەمی بیجوێ و ناوکەکەی فڕێ بدە چەندێکی پێچێ. ئەگەر بۆ هەر دەنکێکیان دای بنین دقیقەیەک 6 چرکەی بۆ دابنین ئەکاتە 3 دقیقە 3 خولەک. بەڵام ئەڵێ هەتا ئەگەمە ئەم سێدن کە خورمایە خۆم زۆر دو ئەکۆم بۆی بچمە بەهشت. بۆیە ڕۆشت و دنکە خورماکانی فڕەدا و جەنگە هەتا ئەو کاتەی ثم قاتلهم حتى قتل، چوو جەنگا لەگەڵ دوشمنانی خوای گەورەیە بۆ ئەو بەهشتەی کە مەبەستی بوو، پاشان شەهید بوو وەک پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسسەلام وعدیدا بوو فەرمی فەئینەکە من ئەهلیها. تۆ یەکێکی لەوانەی کە ئەچیتە بەهشت و لە ئەهلی بەهشتی. کەواتە تەماشاکە
ئەم ئینسانە ئیماندارە موسڵمانە ئەم کەسە بۆ خوا سوڵحاوە چونکە هیمەتی بەرزە حەزی لە دنیا نییە خۆی بە شتێکی کەمەوە مەشغوڵ ناکە یعنی هەتا سێدنی خورما ئەخوا خۆی بەوا زانێ خۆی بە بچووکە زانێ ئەگەر بۆستێ تا سێدنی خورما ئەخوا کەوا بوو هەر ئەمەیە کە ئینسانی ئیماندار و موسڵمان وا لێ ئەکاکەت بەردەوام کە حەزی لە بەهەش بوو هیمەتی بەرز ئەبێ ئینسانە ڕازوەکان و بۆ خوا سوڵحاوەکان ئەوانەی کە دەرکەوتون لە تەریخا پیاوگەلێک بوون کە قوربانیان داوە ئافرەتگەلێک بوون کە قوربانیان داوە کەسانێک نەبوون کەوە خۆشیەکانی دنیا بیان خەڵەتێنێ بەردەوام هەوڵیان داوە بگەنە مەقامێک کە مەقامی ڕەزامەندی خوای گەورە و پەروەردگارە هەر لە دنیاشدا بۆی بگاتە مەقامێک لە دنیادا مەقامی پلەپایە بێ ئەگەر تەماشا بکەی لە قورئانە خوای گەورە و پەروەردگار دەفەرمێ لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة وكلا وعد الله الحسنى وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما خوای گەورە و پەروەردگار باسی ئەومان بووە هەموو ئینسانێکی ئیماندار یەکسان نییە لای خوای گەورە و پەروەردگار بەڵکو هەر کەسێک بە پێی پلە و پایی خۆی ئەوانیان کە لە پێناوی خوای گەورە و پەروەردگارە تێئەکۆشن بە گیانیان بە نەفسی خۆیان بە ڕوحی خۆیان پاشان بە ماڵ و سەرۆت و سامانیان پاشان بە گیانی خۆیان تێئەکۆشن خوای گەورە و پەروەردگار فەزڵ و بەرەکەت و زیادە فەزڵێکی داوە بەوانیان کە موجاهیدن و لە پێناوی خوای گەورە و پەروەردگارە هەم ماڵەکەیان ئەبەخشن و هەم گیانی ژیان ئەبەخشن طبعا ئەوانیان کە هەم گیان و هەم ماڵە تەنها ماڵە بەخشن فەزڵیان هەیە لای خوا ئەوانیان کە گیان ئەبەخشن فەزڵیان هەیە لای خوا بەڵام ئەوی کە هەردووکیان ئەبەخشێ ئەم هیمەتەی ئەوەندە بەرزە بە هەردووکیان هەم بە ماڵی هەم بە گیان و بە ڕوحی خۆی وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما پاشان خوا فەرمێ خوا فەزڵ و بەرەکەت و گەورەی داوە بەسەر کەسێکە کە بە عەمەلی هەڵئەسێ لە پێناوی خوادا شەو ئەگرێ بەدەمەوە ئەڕوات لە پێناوی خوای گەورە و پەروەردگارە بۆ ئەوی خەڵکی بۆ ئیسلامەتی بجێڕێتەوە و سنووری ئیسلامەتی و دینداری بپارێزێ و ئیسلامەتی وەک خۆی بە خەڵکی بگەێنێ و جیهاد بکەو لە پێناوی خوای گەورە و پەروەردگارە بە هەموو جۆرەکانی جیهاد ئەمەیان لای خوای گەورە و پەروەردگار فەزڵی زیاترە لە کەسێک کە دانیشتۆ تەمبەڵ بووە ئەمە پێویستە ئالێرۆ بگەینە ئەوەی کە إنساني إيمان داري مسلمان وكشون بيغمبر عليه الصلاة والسلام فرمي إن قامت الساعة وبيد أحدكم فسيلة فإن استطاع أن لا يقوم حتى يغرسها فليفعل فرمي أجر قيامت هستا تودل نيابي لوي استا قيامته بلام درختي كتبد استويه فإن استطاع أن لا يقوم حتى يغرسها فليفعل أجر فرياك وتي بيج أوي قيامت دابي وتي أنا وقيامته بيج أوي بيت یەکسەر درەختەکە بنێژە ئەمەیە کە ئینسان ئیماندار والێکە بەردەوام هیمەتی بەرز بێ بەردەوام گەورە بێ هەموو پیاوە گەورەکانی تاریخ ئەوانن کە زەحمەتی زۆریان کێشاوە هەموو پیاوە گەورەکانی تاریخ ئەوانن کە قوربانیان داوە ئەوانن کە زیاتر ماندوو بوون بۆیە خوای گەورە و پەروەردگاریش کاتێک کە نەسیحەتی پێغەمبەری خواکە عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ ئەوەی کە باسی گەورەی پلەپایی ئەکا باسي أواك كخوا فرمي ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك دعي إنجا مجدي أداتي أفرمي فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا لدعي أفرمي فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب هركاتك دستت بطالبو خريكي تشاكا كرنو عبادة كردن به وهركاتكيش وإلى ربك فارغب دستت بطالبو خريكي تشاكا كرنو إنجاب ولا يخوي قورو پروردگار پلبك الرغبة هەبێ بۆ لای خوای گەورە و پەروەردگار ئەم هیمەت بەرزیە وا ئەکا کە ئەگەر تەماشا بکەین هەموو ئەو کەسانی کە پێگەشتون کەسێک دەبێتە دکتۆر دەبێتە مهندس دەبێتە سەرکردە دەبێتە هەر کەسێک ئەوانە ناڵێن کە بە خیانەت و حتا کەسی خائینیش کە شتێکێکە خۆی ماندوونەکە تەلاش نەکات زەحمەت نەکێشێ پێی ناگا بەڵام ئێمە باز لەواکەین چۆن ئینسان ئیماندار هیمەتی بەرز بێ بە حەڵاڵخۆری بە هیمەت و مەردایەتی و بە پیاوەتی خۆی بڕوات بەرەوە ئەوەی کە خۆی پێ بگەێنێ تەماشاکە ئەوانی کە پێگەشتون هەموو شەو ڕۆژیان خستوتە سەر یەک زەحمەتیان کێشاوە ماندوو بوون هەتا وەکو وایان لێ هاتووە کە پێگەیشتون تەمەنی لاوی خۆیانیان سەرف کردووە هیچ کەسێک لە پڕێک نەبووە بە کوڕێ بەڵکو بەردەوام ئیشی کردووە
بەردەوام وای کردووە کە بگاتە پلەپایە کە هەیبووە. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێک بۆ لەوانی کە مەشهورە کە ئەوتری ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێبێ کەسێکە کەوا ئیمامی ئەهلی سوننە بوو، یەکێک لە سەرمەزهەب، یەکێک لە چوار مەزهەبەکان. ئەوترێ ئەو کتێبەی کە نووسیوێتیەوە 30,000 حەدیث کە لە کتێبەکەیدا هەیە. بەڵێ بەڕێزان پەیوەندیەک وەرەگرین کاک جەمال لە ئامێدیەوە. بەڵێ کاک جەمال. ئەم کاتەش باش مامۆستاگیان دەستخۆشی لە تۆ دەکەم و لەو بەرنامە دەکەم ڕاستی بەماندووبوونێکی زۆر خێرێکی گەورە، چونکە ئێمە هەندە ئەوەندە ئێمە پێویستی بەوەندە هەیە مامۆستای وەکو ئێوە ڕاستی دابرندین. سپاس کاکی گیان بفەرموو پرسیارەکەت کاک جەمال. بەڵێ مامۆستا پرسیارێکم لێ دەکەم. پرسیاری من ئەوەیە مامۆستایان زۆربەیان یعنی باسی ئەو شتێنێکی کە پێغەمبەر سەلامی خوای لێبێ باسی بکات، یعنی مامۆستایان بۆچی ئەو ڕۆڵەی نابینن، یعنی باسی پێغەمبەر بکەن کە ئیسلام چۆن بەرینە، ئیسلام چۆنە، باسی ئیسلام بۆی زۆربەیان ناکەن. کاک جەمال گیان بکرێ پرسیارەکەت بەواضح بکەی کاک جەمال. بەڵێ پرسیارەکەت فەرموو. بەڵێ پرسیارم ئەوەیە مامۆستا. بەڵێ بەڵێ کاک جەمال. بەڵێ براکەم. پەیوەندێکی کاک جەمال بچڕا ببرە کاک جەمال. بەڵێ کاک دڵشاد لە چەمچەماڵەوە. بەڵێ کاک دڵشاد. بەڵێ گیانەکەم کاک دڵشاد فەرموو. بەڵێ کاک جەمال گوێمان لێتە. کاک دڵشاد گوێمان لێتە. کاک دڵشاد مامۆستا تا پاشێو ناکەین لە پاشێ بە دواکەین بە ڕۆژ نەخەوین. ئەیام ڕۆژە دروستیان دروست نییە. بە ڕۆژ ئەخەون تا پارشێو ناخەون؟ بەڵێ. ینی قسەکەت ئەوەی ئایا دروستە یا دروست نییە؟ کاک دڵشاد؟ بەڵێ بەڵێ. بە ڕۆژ تا پارشێو ناخەون و بە ڕۆژ ئەخەون؟ بەڵێ لە بە ڕۆژ نەخەوین وەفاسەڵ بە ڕۆژ نەخەوین. بەڵێ برا عەزیزەکەم. بەڵێ کاک دڵشادیان نەخەوتن بەڵێ بەڵێ کاکیە من لە چوار قوڕنەوە. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جان باشی؟ زۆر سپاس کاکیە من گیان. مامۆستا سوالەکەم هەیە ئەگەر ئەجەر نەبی بڕگلوم تەوزیحکەی. بەڵێ. مامۆستا من نوێژی عیشایان زۆر درەنگ دەکەم. مەسەلەن ئێواران نوێژەکەی نکەم عیشا تا درەنجی شەوێ سەعات 1 و 2 شەوێ. بەڵێ. 1 و 2 مەسەلەن نوێژەکەی عیشا دەکەم لەبەر سەرای ڕۆژتەکەی. ئەو نوێژە عیشا دوازدەی لایدا قبولە یا قبول نییە؟ دەست خۆش کاکەجان پرسیارەکەت گەشت. نوێژی عیشا درەنگەکەی سەعات 1 یا دوای 1 یا زووتر یا درەنگتر. بەڵێ. ئینشاءڵڵا وەڵامی خۆت وەرەگری بە ئیزنی خۆی ئینشاءڵڵا. سەرچاوم برا عەزیزم. بەڵێ خوشکە عایشە لە چەمچەماڵ. مامۆستا دێ زەحمەت پرسیارێکم هەیە. فەرموو. مامۆستا خوشکەکەم گوێم لێتە. پار حەملم هەبوو ئینجایز لە ڕۆژەکانم نەگرت. ساڵی پار؟ بەڵێ. بەڵێ. کە ڕەمەزان هەبەسەرێ لە ڕەمەزان هەبوو حەملەکەم هیچ ڕۆژم نەگرت. وتم فیدیەکەی ئیشتە بیدەم یان لە دوای ڕەمەزان نەتوان دوای ڕەمەزان بیدەم ئەگەر ئیشتا پارە نەبێت دەستەوەیان. بەڵێ. بەڵێ دەستخۆش خوشکە عایشە هەرە و پرسیارەکە؟ سەرچاو خوشکەکەم. بەڵێ کاک ئەحمەد لە کاڵکچیەوە. بەڵێ. باش مامۆستا. سەرچام کاکە ئەحمەد گیان. چاوەساوی مامۆستا. هەرێ مامۆستا من مەلا بانگی دا و ئاو نەناودەم بیرۆژیەکەمە قبولە یان نا؟ کە بانگی فەرموو ئاو لە دەمت بوو؟ ئارێ وەڵڵا مەلا کردی ئەڵڵاهو ئەکبەر و ئاو لەناودەم دی. بەڵێ. ئارێ وەڵڵا سەر چاوەکانم برای عەزیز. دێڵە سەر چاو. سەر چاوم.
بەڵێ کاک حەسەن لە چەند چەماڵەوە مامۆستا من نەخۆشی شەک کاک حەسەن گوێم لێیە مامۆستا نەخۆشی شەکرەم هەیە ئایا ئەتوانم ناتوانم دیگەم ئایا ویدیۆکەی چەندێکە بیدەم بەڵێ بەڵێ مامۆستا بەڵێ کاکیجان هەرەوەندە بوو پرسیارەکە بەڵێ وتم نەخۆشی شەکرەم هەیە گوێم لێ بوو بە ساقە دەست خۆش بیستمان ئەزیزەکەم سەرچاوم خوا لەگەڵ بە قوربان بەڵێ کاک حەکیم لە زرارەتی بەڵێ کاک حەکیم علیکم مامۆستا وعليك السلام برای عزیزم مامۆستا دوو پرسیار کاک حەکیم بەڵێ فەرموو دوو پرسیارم هەیە مامۆستا فەرموو مامۆستا پرسیاری یەکەم هەبوو گوتیان ڕۆژی پاشەمە ڕەمەزانە وەدەرکەت و ڕۆژەکە خورای سامە لە سەیدین ئەو ڕۆژەی بگرینەوە بەڵێ پرسیاری دووەمیشم ئایا قورئان گەورەتریان پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێ بەڵێ کاک فەرهاد لە تەکیەوە کاک فەرهاد کاک فەرهاد لە تەکیە بفەرموو مامۆستا جان سلام علیکم وعليك السلام برای عزیزم زان دەسلماتەکە ماشی مامۆستا جان سەرچاوم برای ژیان بفەرموو هەر دڵخۆشی بەرنامەکە لێکە موهیمەتە کەوتتان بۆ خوازم خوا لەت ڕازی بێ ڕەبی بفەرموو پرسیارت هەبوو مامۆستا جان یاڕەبی فات زابات و ئینشاءالله خوا لەت خۆش بدات. یەکەم سپاسانەکەم و خۆشەویستی متانەیە خوای گەورە مەفەقت کە ئینشاءالله سەلام لە سپاسەکە پاگەداری مامۆستا جان سەرچاو برای عزیزم دەست خۆش کاک فەرهاد خۆشەویستان ئێمە پێشەوەی وەڵامی پەیوەندیەکان بدەمەوە یەک نوختە کە باسی بکەم باسی ئیمامی ئەحمەدمان کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە هیمەتی چەند بەرز بووە کە ئەو کتابەی نووسیوەتەوە کتابێکی وەکو ئەوەی کە مسنەدی ئیمام ئەحمەدە 30,000 حەدیسی تێدایە ئەم پیاوە بۆ نووسینەوەی ئەم 30,000 حەدیسە یعنی مەشهورە بۆی ئەوڵە دوو جار ئەوەی کە ئاوەدانی هەبوو بێ و دەنگی پێیگەشت بێ ئەوتر دوو جار هەموو دنیا گەڕاو بەڵام هەڵبەتە دنیا ئەو کاتەکە پێوتراوە دنیا ئەوەی کە ئیمام ئەحمەد بە پێ یا بە سواری پێیگەشت بێ چەندە پێیگەشت بێ بۆ کۆکردنەوەی ئەم 30,000 حەدیثە ئەوەندە گەڕاوە ئەو توتراوە دوو جار هەموو دنیا گەڕاوە کەوا بوو ئەمەیە کە پێ ئەوترە هیمەت بەرزی خەڵک پێ ئەگەیەنێ اینجا بۆی کە دائیمەن پێگەشتوو بین و تێگەشتوو بین پێویستمان بەوەیە نەلەخشین هیمەتمان بەرز بێ ماندوو نەبین بەردەوام شەو ڕۆژ بخینە سەر یەک بۆی هەم خۆمان بەرەندە بین لە دنیا و لە قیامەت سەربەرز بین هەم بتوانین ئیسفادە بە خەڵکی بگەین ئێستا دێنە سەر وەڵامی پەیوەندیەکانی بەڕێستان من پەیوەندی یەکەم کاک جەمال لە ئامێدیەوە بەڕاستی هیچ لی تێنەگەشتم پەیوەندەکەی قەتع بوو بەداخەوە کاک دڵشاد لە چەمچەماڵەوە پرسیاری ئەوە کە ئەڵێ ئێمە تا پارشێ و ناخەوین و بە ڕۆژ ئاخەوینای ڕۆژەکەمان دروستە یا دروستنی ئەوە شتێکی طبیعیە برای دەکەم ئێستا هەروای لات و خەڵک بەعام تا پارشێ و ناخەوێ بەڵام ئایا ئەوە پەیوەندی بە دروستیان نادروستیەوە هەیە بەڵێ ڕۆژەکە دروستە بە مەرجێک و هەر ڕۆژەکە دروستە بەبێ مەرج بەڵام بۆی خێری زیاترت دەستکەوێ ئەوەیە نوێژەکانت لە کاتی خۆی بکەیتە نەخەوی تا نوێژی بیانەکەی و بۆ نوێژنی وەڕۆ هەڵبستی نوێژەکانت بکەی لە جێی خۆیدا ئەگەر نا لەو کاتی کە پێ ئەوترێ فەجر ئیتر لەو کاتەوە تۆ بە ڕۆژیتر بەخەو بەسەری بەری یان بە کار و کەسابەت بەسەری بەری بەڵام لە کولار ڕۆژەکە دروستە و هیچ ئیشکالێکی نییە کاکێ من لە چوار قڕنا باسی ئەوە کا پرسیڵە من نوێژی عیشا درەنگە کەم ئایر نوێژەکەم دروستیاننا ئەسڵ ئەوەیە نوێژ لە کاتی خۆیدا بکرێ واتە کە بانگی فەرموو بە جەماعەت و لە کاتی خۆیدا بکرێت بەڵام ئەگەر دواشکە و مادەم نەگەشتە کاتی نوێژەکەیتر بەڵێ دروستە نوێژی عیشاکەت دروستە مادەم نەکەوت بێتە کاتی بانگی بەیانی بەڵێ نوێژەکە دروست و ئیشکالێکیتیانە بەڵام ئەسڵ ئەوەیە کە لە کاتی خۆیدا بکەی بەڵام ئەگەر دوایژ ئەوە کاتە کاتی اختیاریە بۆت هەیە و بۆ دروستە نوێژەکە تەخیر بکەی بەڵێ نوێژەکە دروستە خوشکە عیشە لە چەمچەماڵەوە باسی ئەوەکەەوە پرسیڵە من ساڵی پار حەملم هەبووە نەمتوانیەوە بە ڕۆژوو بووم ئایا ئێستا فیدیەکەی بدەم ئەگەر دایمەن ئەوە بۆ خوشکە عیشە و بۆ هەر خوشکێکی تر کە حاڵەتێکی وای هەیە پێشەوەی ساڵی بەسەرا بێتەوە ئەگەر توانی گرتیەوە بەگرتنەوە ڕۆژەکەی گرتەوە
قەزای کردەوە گێڕایەوە ڕۆژەکانی گێڕایەوە ئەوە باشترە و ئەگەر نەیتوانی فیدەیدا بە زووتر بیدا ئەگەر هەیبوو ئەگەر نەشی بوو ئێستا مەجای هەبوو بیدا بە فیدەکەی بدا ئەگەر نابیشکێتە دوای ڕەمەزان ئیشکالێکی نییە هەر کاتێک بەدەستەوە هەبوو مەجالت هەبوو فیدەکەی بدا ئەگەر نا ئەشتوانی ڕۆژۆکە بگریتەوە دوای ڕەمەزان ڕۆژۆکەت بگرێتەوە ئەگەر بۆشت ناگیرێتەوە فیدەکەی بدە جا ئێستا فیدەکەی دەی یان ئەو کاتە ئەسڵی فیدەکەش ئەوەیە کەسێکی تریش ئەوەی پرسیار کرد بۆ هەر ڕۆژێک وەکو ئێستا لیژنەی فتوای باڵای هەرێمی کوردستان لە یەکێتی زانایان دیاری کردەوە بۆ هەر ڕۆژێک 3000 دینار یا خواردن ئەدەی وەکو بە ئەندازەی خواردنی سەرفیترە. کاک ئەحمەد لە کەڵکچیەوە دەڵێ من پەرداخێک ئاو مەدەستەوە بیا قومێ ئاو لە دەمەمدا بوو بانگی فەرموو ئەگەر توانیت تفی بکەیتەوە ئەوە باشترە ئەگەر خوارد بێتیشش زەرری نییە بۆ ڕۆژۆکەت بە ئیزنی خۆی گەورە پەروەردگار بەڵێ ڕۆژۆکەت دروستە هیچ ئیشکالێکی نییە. کاک حەسەن لە چەمچەماڵەوە پرسیاریەوە کە ئەڵێ ئەمن نەخۆشی شەکرەم هەیە و ناتوانم بە ڕۆژوو بم ئایا فیدەکەی چەند تەمان کە نەخۆشی شەکرت هەیە ئەگەر دکتۆرەکەی خۆت پێ دەڵێ بە ڕۆژووبی زەرت پێگەێنێ و بە ڕۆژووبوونەکە زیانت پێگەێنێ بەڵێ بە ڕۆژوو مەبە فیدەکەشی بۆ هەر ڕۆژێک وەکو وتمان لە جوابی خوشکە عایشەدا وتمان بۆ هەر ڕۆژێک 3000 دینار دەدەی بە فەقیرێک یا خواردن بە ئەندازەی خواردنی سەرفترێک ئەدەی بە فەقیرێک تەمان ژەمە خواردنێکە ژەمە خواردنێک کە کەسێک تێری پێ بخوا بۆ هەر ڕۆژێک فەقیرێک تێر بکەیت کەوابوو تۆ ئەگەر 30 ڕۆژەکە نەتوانی بە ڕۆژوبی ئەگەر خواردنت دا ئەوە خواردنە ئەگەر خواردنیژت پێ نەدراواتە کەسەکەی مقابل فەقیرەکە خواردنی قبول نەکرد بۆ هەر ڕۆژێک 3000 دینار ئەدەی بە فەقیرە. کاک حەکیم لە زورارەتی دوو پرسیارەکە ئەڵێ ئایا چوارشەمە ڕەمەزان بووە یا ڕەمەزان نەبوو ئەگەر ڕەمەزان بۆ ئێمە قەرزارین برا عەزیزەکانم ئێمە لێرە و مامۆستایانی تریش لە مزگەوتەکان لە مێنبەرەکانەوە و لە تەلەڤیزۆنەکانەوە باسی ئەوە کراوە کە نەخێر چوارشەمە ڕەمەزان نەبووە بە هیچ شێوەیەک چوارشەمە ڕەمەزان نەبووە مانگ نەبینراوە لێرەوە ڕای ئەگەێنین چەند جاری کەش مامۆستایانی تروتیان نەخێر چوارشەمە ڕەمەزان نەبووە کەس قەرزار نییە لەسەری ئەسڵ ئەوەیە کە ڕۆژی پێنجشەمە ڕەمەزان بووە وەک چۆن ئێوارەکەی مانگ بینراوە ئێوارەی چوارشەمە مانگبین ڕۆژی چوارشەمە 30 شەعبان بووە ڕۆژی پێنجشەمە ڕەمەزان بوو برا عەزیزەکەم کەس نێت بە خەیاڵیدا وابزانێت لە بەرەوەی پێنجشەمە مانگی بینی و مانگێکی گەورەیە ئەو مانگە گەورەی کە تۆ بینیتە مانگی ڕۆژەکە بووە واتە ڕۆژێکت لە ڕەمەزان تێپەڕاندووە لە ڕۆژی پێنجشەمە مانگت بینیوە ئەوەی یعنی تۆ ڕۆژێکت تێپەڕاندووە نەک ئەوەی چوارشەمە ڕەمەزان بوو بێ کەوابوو هیچ کەسێک قەرزار نیە نەخێر ڕەمەزانێکی مەزبوط لە کاتی خۆیدا بەبێ دوو دڵی بەبێ شەک ئێمە ملزەمنین بەوەی خەڵک بڵێ وەڵام من لە بەیانیە مانگم بینی و ئێمە مانگی ئێوارانمان بۆ حسابە 30 ڕۆژمان لە شەعبان تەواو کردووە لە شەعبانە مانگمان نەبینی و مانگی ڕەمەزانمان نەبینیەوە بەڵێ ڕۆژی پێنجشەمە ڕەمەزان بووە نەک چوارشەمە. سەبارەت بۆ پرسیارە ئایا قورئان گەورەیە یا پێغەمبەر ئەمە پرسیارێکی زۆر سادەیە کە پێویستە هەموو ئینسانێکی ئیماندار بیزانێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام خوای گەورە ناردوێتی بۆ خزمەتی قورئانی ناردووە بۆ گەیاندنی قورئانەکە بە خەڵکی گەیاندووە کەواتە قورئان گەورەترە لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چونکە قورئان صفاتی خوایە کەلامی خوایە کەواتە ئەمە ڕوونکردنەوەی ناوێ پێویستە هەموو ئینسانێکی موسڵمان بزانێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئامادە بوو شەهید ببێ ئامادە بوو قوربانی بدات تەنها لەبەر مانەوەی قورئانەکە بووە و هەتا قورئانیش تەواوی کامل بوو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وەفاتی نەکرد کاتێک خوای گەورە پەروەردگار ئاەتی ناردوو فەرمی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا كيتر قورئان بەتەواوی نێرا و کتابی خوا هات و وحی هات و پێغەمبەر نوقسانی نەما پاشان دوجار ئاەتی واتقوا يوما ترجعون فيه إلى الله هاتە خوارەوە ئیتر کۆتایی بە تەمەنی پێغەمبەری هات عەلەیهی سڵات وسەلام وەزیفەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام گەیاندنی وەرگرتن و گەیاندنەوەی قورئانەکە بووە کەوابوو هەموو موسڵمانێک دەبێت بزانێ شەئن و گەورەی قورئان لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام گەورەتر بووە گەورەی پێغەمبەری خوش عەلەیهی سڵات وسەلام لەوا بووە کە قورئانەکەی بۆ هاتوو گەیاندوێتیەوە بە خەڵکی ئومێد دەکەم ئینشاءڵڵا هەموومان
ئیسفادەمان کرد بێ و هیممەتمان بەرز بێ و یەکێک لەو ئیسیفادانی کە لە ڕەمەزانە ئەیکەین ڕۆژوو فێرمانەکە هیممەت بەرزیە ئینسانی ئیماندار و مسلمان گەنج یا پیر لە بەیانی لە فەجرەوە هەتاکو مەغریب خۆی ئەگرێ لە خواردن و لە خواردنەوە لە حەڵاڵەکان چ جای حرامەکان خۆی ئەگرێتەوە ئەمە معنای هیممەت بەرزیە بەو ئیوایکە هەمومان هیممەتمان بەرز بێ بۆی بتوانین ئینشاءڵڵا لە داهاتوودا وڵاتێک گەلێک کۆمەڵگایەکی هیممەت بەرزمان هەبێ با هەمومان هیممەت بەرزی لە خۆمانە بچێنین بەو هیوایی کە خی گەورە و پەروەردگار هیممەتمان بەرز بکاتەوە ڕۆژ و تاعاتی مانگی ڕەمەزانمان لێ قبول بکە خوا بە لەتفکەرەمی خۆی بەزیم پێمان دابێتەوە عاقبەت هەموو لایەکمان بەخێر بگێڕە لە گوناهەکانمان خۆش بێ لە خزمەت پێغەمبەران و چاکان و صالحان و شەهیداندا حەشرمان بکە بە خزمەت پێغەمبەرمان صلی الله عليه و آله وسلم بگەێنێ آمین والحمد لله رب العالمين تا کاتێکی تر و بە یەگەشتنەوەی تر هەموو لایەکتان بەخوای گەورە و پەروەردگار ئەسپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته.